خودم ای جان ای با من نبینم میرم کردوی بەڵام جانم ڕێگام نییە بۆ دیتنەیە بیرم کردوی بەڵام جانم ڕێگام نییە بۆ دیتنەیە جەرگمەوری تێبەروە تەنیا بۆ یەک دەنگی سنێدای ئەی خودامەی جەم تۆ ڕۆیشتیت هەی بێوەفام تۆ ڕۆیشتیت هەی بێوەفام بۆ منت با تەنیا جێش تۆ نازانی من لە دوای تۆ تۆ نازانی من لە دوای تۆ چەندەم جەور و جەفا چێشدا ئەی خودامەی ڕەحمێ بەحال
خۆشمان نەبوو بیرمان چووە بیرمان چوو. بەیانی مامۆستا ئەحمەد شەڕۆ. خۆشەویستانم بەڕاستی ئێمە تێر نەبێتەوە ژیان بە هیچ شێوەیەک چەند گۆرایەکترمان ماوە بەڕاستی فرسەت وێمان دەست ناکە هەر جارێک کاکەڕەوە سات بێ ئێمە